سەرکوتکاری و زیندانیکردن و ئەشکەنجەدانی خەڵک زووتر پەتی تەحملی خەڵک ئەبچڕێن بۆ دەست بۆ هەمووان نابدێ بۆ دەست بۆوانە بێت کە ئەوان مەبەستێکیان هەبوو کەوانە دەنجا کەم کرێن سەرکوت کرێن و ئەو دەنگە ناڕازیانە لە دەڤەری بادینا نەمێنێت. من ئەگەر لەسەر ملی خۆشم بێ پێی ناڵم دادگایی کردن شتێک بۆ ویستیتیان بیکەن و کردیان هەتا ئەخیری بۆیان حال. زۆرترین فشار و زۆرترین هەڕەشە دەکرێتە سەر خانەوادەکان کاتێکە ئێمەمانە دەستگی دەکەین. بێدەنگبوون لەم دۆخە نە هاوڵاتی دەپارێزێ نە ئەزمونونەکە دەپارێزێ. ئەو دادگا حزبیە ژێردەستی خۆیان زیان بەسەردازە دەسەبێت. ئێمە گەلێکی تەسلیم بوومان هەیە بە شێوەیەکی گشتی تەسلیم بوو بە مانای کەلیمە کە قبوڵی هەموو بێڕێزی و سوکایەتیەکێتی کە ئەم دەسەڵاتە پێی بکات. ئەوان هەستەوەن بە زۆر بە فشار پاسۆری فەیسبوکەکان و تۆڕە کۆمەڵایەتەکانی ئەوان هێنێت پێیان کردوونەتەوە شێوانی بە دادوەری و تهدیدی دەستێژی سەر هاوسەرەکەم لێکرا. هەرێمی کوردستان بەندە بە سەروەری یاسا و دادگاوە. هەم پێشێلی قانونی کرد سەرۆکی حکوومەت و هەم تەداخلی کرد بە ئاراستەکردن چونکە ئەم قسەیایی و ئەم ڕیزکردنی تاوانانە بۆ ئەو ڕۆژنامە و چالاکوانانە بۆ خۆی بە شێوازێکی ڕاستەوخۆ ئاستەکردنی دادگایە و فەرمان پێکردنیانە. تیهاچی زۆر گەورە بە مافعابووری کۆمەڵایەتەکان کراوە کەمتر ڕایگشتی دروست کردووە. بەڵی زۆری کوێ لە پارێزەرەکان نەچیدا بۆ ڕێگەیشان پێدەدرا پرسیارش بێت. بەڵە ڕاستی هەوڵێکە بۆ دەژیکردنی تەواوی کۆمەلگا. خۆی سەریکاس ئەمە سەریکایەکی ئیفلیسە لەبوونی زۆر باشترا چکە بۆتە بار بەسەر ڕۆژنامە نووسات. من دەستگیر کرامە بێ ئەمری دادوەر ڕۆبەری ژرامە بێ ئەمری دادوەر. مەترسی هەیە کە هەندێک لە پارێزەرەکان تەنانەت کەیسەکانیان فرۆشت بێت. هیچ بەڵگەیەکی باوەڕ پێهێنەر هیچ بەڵگەیەک باوەڕ پێهێنەر ڕوبەڕووی پارێزەرەکانی ئەوانەی سزادران نەخراوتە بەردەمیان. هێز لە لای دەسەڵات نییە هێز لە لای خەڵکە بۆیە ئەگەر بەتەنیا ئەوەنە بڕوا بۆ بێنێت کە ئەم ئەتوانێت هێزی خۆی بکاتە گام بۆ تەسلیمبوونی ئەم دەسەڵاتە بە داواکاریەکانی بۆ لابردنی ئەم دەسەڵاتە ئەتوانێت سوود لە هێز و توانەکانی خۆی وەربگرێت بەڵام ئەمە ئێرادەیەکی گەورەی ئەتۆ بەیاننامەیەک دەردەکەی دەڵی دادگا کە شەفافانە بوو ئەی فەرموو جەنابەت ئەدینابی ئەتو سیفەی تەمیزیت هەیە دەبێت تەماشای دۆستێکە بکەیت تەماشای بڕیارەکە بکەیت ئەوتە بڕیار بدێ ئەم بڕیارەی دادگای تاوانەکان بڕیارێکی صحیح بووە بڕیارێکی غەڵەت بووە. سزادانی چالاکوان و ڕۆژنامە نووسانە لە هەرێمی کوردستانە لەسەر قسەکردن و لەسەر دەربدرێنی ڕای ئازاد یەکێک لە دادوەرەکان لەگەڵ سزادانی ئەوانە نەبووە یەکێک لە دادوەرەکان لەگەڵ سزادانی ئەوانە نەبووە. پێش وەختە جێبەجێکردنی ئەو قانونەیە کە ئێشتا دەرنەچووە لە هەرێمی کوردستانە کە پێشنیازە یاسای ڕێکخستنی سۆشیال میدیایە بە دەنجی بەرز بە دادوەری وتووە تۆ دەزانی ئێمە ئازاردراین تۆ دەزانی ئێمە هەڕەشێک چیمان لەسەکراوە بەنامە ئەو دادوەرە بەڕێزانە تویان لەو قسەش نەکردووە. لە بەردەمی کۆناغێکی تند و تیژی سەختان سەبارەت بە ڕای ئازاد ئەگەر شێروانی دانی بە تاوانەکەینا ئەگەر شێروانی ئێستا سزادراوە 6 ساڵ بۆچی سەردارەکان دەستگیر ناکرێت چونکە خەڵکی هەیە ئەوانەی دوێنێ کە سزادران لەسەرکەی مۆدی ئەکو 6 ساڵی خواردووە مامۆستا بەدەل بەرواری پێچی کە ئاسان کات بە کەفالە بۆی سزاداری ئەم 6 کەسە لەبیر بکرێت. تکایە دادوەری حزبی دامەنێن تکایە دادوەری حزبی دامەنێن خەڵکێک بکەن بە دادوەر خەڵکی بێلایەن بێ و دەستگیرانەکەی چاوەڕێ ئەو ئازاد بکرێت بەڵام ئەمە 6 ساڵ زیندانی بەسداسە پێدرا یەکێک لە لەو تۆمەتانەی خدرا بە پاڵ هاروان چی و کاتی وە هاوڕێیەکی کاتێکی پێزاری بۆ ڕەوانە کردووە ئەمە یەکێک لەو تۆمەتانە وەکە دەستگیرەکەی سزای 6 ساڵ زیندانی بەسرای گۆڕانکاری چۆنیەتی لە ئەنجامی کەڵەکەبوونی تێکۆشانی جەماوەری تێکۆشانی هەموو لە یەک دێتەکایەوە بۆ بەردەوامیدان بە کەناڵی هیوا و فراوانتربوونی بۆ بینەران سەبسکرایبی کەناڵەکە لە خوارەوە بکەن کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.